بەناوی خی گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان دادگای فیدراڵی عێراق ئەنجامی ڕیفراندۆمی هەرێمی هەڵوەشاندەوە لە کاردانەوەی هەڵوەشاندنەوەی ئەنجامی ڕیفراندۆمیش نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان ڕایگەیان بڕیارەکەی دادگا تەمیز ناکرێتەوە و حکمی تاوەتی خۆی وەردەگرێت. بە میوانداری بەڕێز محەممەد عوسمان ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان تاوتی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. دادگای فیدراڵی عێراق بڕیاری نادەستوریبوونی ڕیفراندۆمی هەرێمی کوردستان و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی دەرکرد و لە یەکەوتە و دەرەنجامەکانی ڕیفراندۆمیشی هەڵوەشاندەوە. لە یەکەم کاردانەوەی هەرێمی کوردستانیشدا سەبارەت بە بڕیارەکەی دادگای فیدراڵی نێچیروان بارزانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێم ڕایگەیان ئەوان باسی هەڵوەشانەوە و هەڵنەوەشانەوەی ڕیفراندۆم ناکەن و پێشتر وتویانە ڕێز لەو ڕاوەی دادگاکە ئەگرن کە بۆ مادەیەکی دەستوری کردبوو. ڕۆژی دووشەممە بەرواری 20/11/2007 و دوای کەمتر لە 2 مانگ لە بەڕێوەچوونی ڕیفراندۆم دادگای باڵای فیدراڵی عێراق بە کۆی دەنگی هەر نوێ ئەندامەکەی ئەنجامی ڕیفراندۆمەکەی هەرێمی کوردستانی هەڵوەشاندەوە. دەسەڵات و لایەنە پەیوەندیدارەکانیشی پابەند کرد بە جێبەجێکردنی بڕیارەکە. لای خۆیەوە نووسینگەی حەیدەر عەبادی وەک باڵاترین دەسەڵاتی جێبەجێکردن لە عێراقدا پێشوازی لە بڕیارەکەی دادگای فیدراڵی کرد بۆ هەڵوەشانەوەی دەرەنجامەکانی ڕیفراندۆمی هەرێمی کوردستان و جەختی کردەوە. بڕیارەکە پاڵپشتیە لە هەڵوێستە دەستوریەکانی حکوومەت بۆ سەپاندنی دەسەڵاتی فیدراڵی و ڕەتکردنەوەی ڕیفراندۆم. نووسینگەی حەیدەر عەبادی داواشی کردووە سەرجەم لایەنەکان پابەندی دەستور بن و لە ژێرچەتری دەستوردا سەرجەم کێشە و ناکۆچیەکان چارەسەر بکەن و دوور بکەونەوە لە گرتنەبەری هەر ڕێوشوێنێک کە پێچەوانەی یاسا و دەستور بێت. لە بەرامبەر جەختکردنەوەی حەیدەر عەبادی بە پابەندبوون بە دەستوری عێراق نێچیروان بارزانی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان ڕایگەیاند ئەوەی گرنگە جێبەجێکردنی ئەو دەستورەیە ئەگەر بهات بە بەغدا ڕێزی لە دەستور گرت بە و مافی کورد لە دەستوری عێراق جێگیر کرایە هیچ کات ڕیفراندۆم ئەنجام نادرا. دادگای فیدراڵی عێراق سەبارەت بە ئەنجامی ڕیفراندۆمی هەرێمی کوردستان ڕایگەیاندووە ڕیفراندۆمەکە نادەستوری بوو پێچەوانەی مادەی یەک و چەند مادەیەکی تری دەستور بووە کە جەخت لە یەکپارچەی خاکی عێراق دەکەنەوە. بەپێی بەیاننامەی دادگا کارکردن بە ئەنجامی ڕیفراندۆمەکەی هەرێم و هەموو ئەو ناوچانە هەڵوەشاوەتەوە کە پرۆسەکەیان تێدا بەڕێوەچووە. بڕیاری هەڵوەشانەوەکەش بەڕێکەوتن بووە لە نێوان هەولێر و بەغدا. هاوکات دادگای فیدراڵی دەسەڵاتەکانی یاسادانان و جێبەجێکردن و دادوەری پابەند کردووە بە جێبەجێکردنی بڕیارەکە و ڕێگرتن لە هەر هەوڵێکی دژ بە یەکپارچەی خاکی عێراق ئەوەشی ئاشکرا کردووە نوێنەری هەرێم ئامادەی دانیشتەکە نەبووە بۆیە بەبێ ئامادەبوونی نوێنەرەکە بڕیارەکە دەرچووە. وەک هێمایەک بۆ داخستنی مەلەفی ڕیفراندۆم لای هەرێمی کوردستان و لانیکەم لەم خۆناغی ئێستادا نێچیروان بارزانی ئاماژەی بەوە کرد بڕیاری دادگای فیدراڵی ناتوانرێت پێداچوونەوەی بۆ بکرێت و حکمی کۆتایی وەردەگرێت. وتیشی بڕیارەکە یەکلایەنە و بەبێ ئامادەبوونی نوێنەری هەرێمی کوردستان دراوە. بەپێی مادەکانی 92 93 و 94 لە دەستوری عێراق پێکهاتەی دادگای فیدراڵی و دەسەڵاتەکانی دیاری کراوە. بەپێی مادەکان دادگاکە جگە لە بڕیاردان لە دەستوری بوون و دەستوری نەبوونی یاساکان بڕیار لە یەکلاکردنەوەی کێشەکان دەدات لە نێوان هەرێم و ناوەند هەروەها لە نێوان هەرێم و پارێزگاکان و شڕۆڤەی دەقەکانی دەستور دەکات و بڕیارەکانیشی یەکلاکراون و تانەیان لێ نادرێت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاک محەممەد بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لە مەسەلەی بڕیارەکەی دادگای فیدراڵی دەست پێ بکەین کە ئەمڕۆ ڕیفراندۆمی هەرێمی کوردستانی بە نادەستوری داناوە ئەنجام و لێکەوتەکانی هەڵوەشاندنەوە کاریگەریەکانی ئەم بڕیارەی دادگای فیدراڵی چین؟ خۆی لە ڕاستیە طبعاً ئێمە شتێک ینی ڕێکەوتنێکمان هەیە لە عێراق ناوی دەستورە و ئەو دەستورە کۆمەڵی ڕێگاشوێنی دیاری کردووە بۆ هەموو ئەو کارانەی کە سەرنجام لە ئیدارەی سیاسی ئەم وڵاتە بەڕێوە ئەچێ و محکەمەی دەستوریش یەکێکە لەو محکەمە لەو مؤسسە گرنگانەی کەوا لە عێراقا بوونی هەیە و لەسەر هەموو ئەو کێشانەی کەوا ڕوو ئەدا لە کاتێکە مەجلیسی وزەرا بۆی ساغ ناکرێتەوە یان پەرلەمان بۆی ساغ ناکرێتەوە یان
بڵێن یەک لە مؤسسەکانی تری دەوڵەت بۆی ساغ ناکرێتەوە پەنا ئەبرێ بۆ محکەمەی ئیتیحادی. محکەمەی ئیتیحادی بە هەمان شێوە لەسەر مەسەلەی ڕیفراندۆمی کوردستان ئەوە هەموو سەرداوەکان کۆ بۆ چوە لەوێ و لەسەر داوای هەم پەرلەمان و هەم حکوومەتی عراقیش بە نەتیجە محکەمەی ئیتیحادی بڕیاریدا لەسەر ئەوەی کە ئەم ڕیفراندۆمە نادەستوریە و کاری پێ ناکرێ بە تەنانەت بەم کارە و لێکەوتەکانشی لێکەوتەکانی یعنی ئەوەی سەرنجامی ئەم ڕیفراندۆمە بڕیاردرا قەراری لێدرا خەڵک هێرش کرا شوێن گیرا بۆ نمونە یەک لە بڕیارەکان ئەوەی کە لە 25 نۆ کە ئەوە بوو کە پەرلەمانی عێراق کە ینی ڕەفزی ڕیفراندۆمی کرد هەموو ئەمانە بە دوای خۆیان ئەهێنێ بۆ یەکە ئەکرێ بڵین ئەگەر ئێمە باوەڕمان بە دەستورە ئەبێ ئیلتزامشمان بە محکەمەی فیدرالیەوە هەبێ و محکەمەی فیدرالی یەکلاکەرەوەشە مەجالی تانە لێدانی نییە واتە ئەمەی ئەمڕۆ کە ئەم ڕیاری کە ئەمڕۆ درا یەکلاکەرەوەیە مەجای تانەدانشی تیان نییە. دوو ڕێگا لە بەردەممانە یەکیان ئەوەی ئێمە ئیلتزامی پێوە بکەین یەکیان ئەوەی ئەعلانی کەین بڵێن ئیلتزامی پێوە ناکەین کە ئیلتزامت پێوە نەکرد معنای کە تۆ لە شوێنێکان نیت ئەو دەستوری کەوای کاری پێ بکەی بۆ نمونە ئەکرێ بڵێ من کار بەم دەستورە ناکەم کارکردن کار نەکردن بە دەستورش بە قسە نابێ ئەبێ هەوڵدەی جارێکی تر بیستەوە ناو خەڵک و ئیستفتا بکەی و ئایا خەڵک بەم دەستورە ڕازیە یان ئەوێ دەستورێکی تری بۆ دابنەی بۆ یەکە ئەمە کێشەوە دۆخەی زۆرە بەڵام ئەگە زۆر ینی لە جەماوەرەکە و لە ینی بینەرانی خۆشەویستش ینی سەران لێ تێک نەدەین ئەوەی ئەمڕۆ محکەمەی ئیتیحادی بڕیاریدا و ڕیفراندۆمی ئیلغا کرد کامل مکمل لە ئەلیفتایە و ئەوانشی لێ ئەکەوێتەوە و ئەم بڕیارە قابلی تانەدانش نییە بۆ یەکە ئەڵێ ئەبێ ئەکرێ ئێمە ئەو واقعی کەوایە بەو شێوەیە ڕوبەڕووی میلەتەکەمانی کردەوە. گوێمان لە سەرۆکی حکوومەت بووکەوتی بڕیارێکی تاگلایەنەیە و باسیشی لەو کرد کە تەمیز ناکرێتەوە بەڵام لە بەرامبەردا بارزانیش بادۆکە کە بڕیارێکی سیاسیە بانکێش چە بووە بۆ هەرێمی کوردستان بۆی بەشدار بێت لە دانیشتەکانی دادگای فدرالی یاخود دادگە تاگلایەنە بڕیار لە سەرم مەسەلەیەداوە. لە ڕاستیە بەپێی زانیاریەکانی ئێمە محکەمەی ئیتیحادی داوای کردووە کە نوێنەری هەرێمی کوردستان ئامادە بێ بەڵام نوێنەری هەرێمی کوردستان ئامادە نەبوو لەو دادگایە و ئەوەش ئەوکرێ بپرسین بۆ ئامادە نەبووە نازانم کارەکەی چیەکە وە کارەکەی هەرچیەک بێ ئامادە نەبوونا ئەمە لە لایەکە طبعاً هەر کەسێک هەر حیزب بۆ ڕێکخراوێک هەر سەرکردێکی عێراقی و کوردستانش بە تایبەتی پێی خۆش بێ پێی ناخۆش بێ ئەم بڕیارە بەم شێوە هاتووە تەییدی ئەەکەی تەییدی ناکەی ئەمەیە چونکە ینی دەوڵەتی عێراق دەوڵەتێکی ئەتراپێکراوی نێودەوڵەتیە دەستوری هەیە قانونی هەیە و ئەو بڕیارانی کە ئەیدا ملزەمە مەسن بۆ نمونە ئێساکە حکوومەتی عێراقی ئەتوانێت بە پێی کۆمەڵێ بنەمای قانونی ئەتوانێت ئیلقا قەبز بۆ کەسێک دەرکە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان لەبەر ئەوەی ڕسمیاتی نێودەوڵەتی نیە ئەترافی نێودەوڵەتی نیە ناتوانێت ئیلقا قەبز بۆ کەسێک دەربکە کە لە کاتێکە حەلانی کەم بڵین زەمینەی نێودەوڵەتی نییە یعنی بۆ نمونە ئێساکە بەرپرسێکی هەرێمی کوردستان ناتوانێت ئامرخەبز بۆ حەیدەر عەبادی دەرکە بەڵام حەیدەر العەبادی و بەرپرسانی عێراق بەپێی ئەو دەستور و بەپێی ئەو یاسایە ئەکرێ بەپێی ئەوەی کە لە یاساکەیە دێ بەپێی ئەوەی کە لە قانون عقوباتی عێراقی هاتووە ئەتوانێت بە کەسێ بڵێ تۆ ئەمە ئامرقەبزت هەیە نازە بەو شێوەیە بۆ یەکە ئەکرێ بڵێن بڕیارەکانی محکەمەی ئیتیحادی مولزەمە و ئەبێ ئەوەشی ئیلزامی پێوە ناکە ئەوە کەیفی خۆیەتی بە لە یاسا دەرچووی حساب لە قەڵەمە درێ بەڵام ئێستا بەڕێزوتە دوو ڕێگە هەیەیان پابەندبوون بەم بڕیارەیە خۆت پابەند نەبوون پێوە پێتان وایە ئاراستەکە بە کامیە ئەنی هەرێمی کوردستان دەتوانێت پابەند نەوی بە تایبەتی ئەوانەی کە لە بڕیاری ڕفراندۆمیان دەوڵە ئەنجومی باڵای ڕفراندۆمەوە خۆی وەکو باسمان کرد دوو ڕێگە ڕێگەیشان ئیلتزامە بە بڕیارەکەەوە ڕێگەیشان ئیلتزام نەکردنە ئیلتزامکردن ئەوەیە کە دەستوری عێراق و خۆمان دەنگمان پێداوە و ئەبێ ڕازیژم بەوەی کە لەو چوارچێوەی دەستوریە چ بڕیارەکەدا ئەبێ مولزەمی بین ڕێگەکەی تری ئەوەیە بڵێ نەخێ مولزەمی نابین جابینەوە باوەڕمان پێتان نیە خۆتان حازرکەن چی ئەبێ با ببێ خۆت بدێتە دەست قەدەرەوە وەکوی لە ڕیفراندۆ خۆماندایە دەست قەدەرەوە ئەم وڵات و میلەتەمان کەرت و پەرت کرد لەبەر ئەوە من تکا ئەەکەم ینی ڕجا ئەەکەم لە بەرپرسانی کوردستان و با ئیتر بەس بێ بە مزایداتی سیاسی و
بە ئەوەی کە من ئەم قەرار ئەم بڕیارەم دا ئیتر چی ئەبێ با ببێ سیاست ئەوە نییە سیاست فەنی ممکناتە تۆ جار وایە شتێک لەبەر دەستایە بەرامبەرەکە تا تۆ لە تو بەقوترە ئەڵێ لە 125 ئەوێ تۆ ئەبێ بڵێ باشە لە 125ەکەی دەرێ بۆی لە 150 نەبە داوای لە 150 کرد لە 150ەکەی دێتێ بۆی لە 100ەکە نەبە یعنی سیاست ئەمەیە سیاست ئەوە نییە تۆ ئێساکە ئەم شۆ ئەخەوی خەو بە شتێکەوە بینی بیانی هەرسێ بڵێ من خەوەکەی خۆم جێبەجێکەم خەو سیاست دوشتی زۆر لێکەوە دوورنجا من هیوادارم ئەم هەڵانەی کە کرا دەرسوپەندی لێوەربگرین بۆ میلەتەکەمان بۆ ئایندەمان بۆ مێژوەکەمان بۆ خزمەتکردنی ئەم جیلە یەک لە دوایەکانی کە دێتە پێشەوە کار بکەین وشیاریان بکەینەوە زەمینیان بۆ ساز بکەین کە ئیتر لە ئێستا بەدواوە عینادی و ئەکوژم و دەبڕم و دوای بە نەتیجەش هیچ ناکە ساحەکە بەجێڵێ هەندێک گەڵێن بەجلی چیەوە ڕایکرد هەندێک گەڵێن بەجلی فڵان و ڕایکرد ئەنواع قسە و تاڵ تەشەر دێتە سەر ئێرە و ئەوێ بۆ یەکە تکام وایە ئێمە بگەڕن بۆ منطقی عقل بە عقل و منطق مامەڵە بکەین نەک ئەوەی کە خۆمان ئارەزومان چیەوە بێ من ئێستا ئارەزوی زۆر گەورەم هەیە بەڵام کاکە لە واقع ئەتوانم ئارەزەکەم جێبەجێکەم بۆم ناکرێت بەس سەبارەت بە پێ وایە ئەوەی کە باز لەوەکە کەرەکەوتنی ژێر بە ژێر هەیە لە نێوان بەرپرسانی هەرێم و حکوومەتی عێراقی بۆی کە ئەنجامی ڕفراندۆم هەڵبوەشێنەوە بەڵام خەڵکی کوردستان لێ ئاگادار نەبێ هیچ شتێکی وە لە ئارادەیە بۆ زانیارێک کرد لەو بارەیەوە تەنازول بۆ بەغدا بکەن بە نهێنی بۆ نمونە بەڵام لە ڕاگەنەکان قسەی تر بکرێت لە ڕاستیان من بە ڕسمیات تی شتێکم پێ نەگەیشتووە بەڵام لێرە و لەوێ لە ڕێگای ڕاگەیانەکانەوە لە ڕێگەی هەندێک تەلیفۆناتی نێوان ئەم و ئەوە بەڵێ من هەندێک شتی لەم بابەتانم زانیوە بیان بیستووە کە ڕێکەوتنی یا ئەتوانین بڵێین گفتوگۆی ژێر بە ژێر هەیە و ئەو گفتوگویانەش بۆچیە بۆ ئەوەیە کە تۆ لەسەر ینی وردە لەسەر کۆمەڵی خاڵ کە دش بەیەکن لێشیان نزیکەیتەوە بۆی بەنەتیجە بکەی بە ڕێکەوتنێک و ئیعلانیکەی من پێم خۆشە بە جەنابەت و بە هەموو خەڵکی کوردستانش بڵێم ئەمڕۆ یان بەیانیان ساڵێکی ترش ئەگە بەرپرسانی کورد نەتیجەی ئیلغای ئەنجامی ڕیفراندۆم بکەن هەر کەس بەوێشیە کردوێتی هەر کەس بەوێشیە ئیمزای کردووە هەر کەس بەوێشیە ڕەزامەندی داوە بەڵام من لێرە ئامۆژگاری ئەو برایانە ئەەکەم باخوان لە ئەخەرەی ئەمە نەدەن محکەمەی فیدرالی بکەن بە پێوەەر بۆ ئەوەی کە بڕیارەکە دراوە ئەوە هەرێمی کوردستان نیە ئیلغایەکاتەوە با هەر بۆکو پێشنیارێکش بۆیان با هەرێمی کوردستان نەڵێمە ئیلغایەکەن یان چۆن محکمە ئیتحادی بڕیاری چی داوە ئیلتزام بڕارەکەی محکمە ئیتحادی وەکەین ناکرێت تۆ لە 192 پوین شتێک کە تو بچی ئیرادی ئەم خەڵکە کە دەنگی داوە بە ڕیفراندۆم بردۆتە سەر بەحرێک و هەر چوار لایت کرۆ بە ئاگر و یەک لایشی ئاوە ئەینە نەفەر لە چۆ بڕوا مل بنا بە ئاگرەکە و ئەسوێ مل بنا بە ئاوەکە و ئاو ئەیبا لەبەر ئەوە ناکرێت ئێمە ئەم میلەتە قوربەسەرا لە چوارچێوێکە قەتیسیکەین بڵێن بەڵێ ڕیفراندۆم کراوە ئیرادەی خەڵک بووە خەڵک دەنگی پێداوە خەڵک ویستی خەڵک بووە ئەمە شتێک بۆ بۆی بزان ئەم میلەتە بە چ سیستەمی ئارەزوومەندە بەڵام ئێستا کە محکمە ئیتحادی بڕیاری داوە ئیلتزامان بە محکمە ئیتحادیەوەیە چونکە ئەم محکمە ئیتحادی دەستور دایناوە و ئەم دەستورەش خەڵکی کوردستان و خۆمان دەنگمان پێدا زۆر باشە تا چەند بەڕێزوتر لە تەلەفۆنی هێنیدا ئەو بێ و ترابوونەوە لەگەڵ بەرپرسانی عێراق کە بەرپرسانی کورد ئامادەن بەلێنی مەسەلا ئەنجامی ڕیفراندۆم هەڵبوەشێنەوە لەگەڵ پەرلەمانتارانی عێراق لەگەڵ بەرپرسانی عێراق بووە ئێمە وەکو باسمان کرد ینی دوو جۆر ئەتوانین بڵێن گفتوگۆ هەیە گفتوگویەکیان ژێر بە ژێرە ئەو گفتوگۆ ژێر بە ژێر تا ئێستا ڕوون نییە ناوەڕۆکەی چییە گفتوگویەکی تر هەیە لەسەر لاپەڕەکانی ڕۆژنامەکان و ڕاگەیاندن و لە نێوان بەرپرسان و خۆشمان جۆمانی ئەوە ژۆتان لێ بووە کە ئەمەش کارکردنە بۆ گفتوگویەکی ڕاگەیاندرا واتە عەلەنی وەکو باسمان کرد ینی ئەم هەردوو جۆری گفتوگۆکە من بەکارێکی زۆر باشی ئەزانم و دەستخۆشی لەو کەسانش ئەەکەم لەو بەرپرسانە ئەەکەم کە مبادرە ئەکەن دەست پێشخەری ئەەکەن بۆ ئەوەی کە گفتوگۆکان دەست پێ بگا و نەتیجەشی هەبێ چونکە ئێمە هەموو ڕێگاکانمان تاقی کردەوە هەموو ڕێگاکانمان تاقی کردەوە هیچ ڕێگەیەک نەمانتوانی دەستکەوتی لێ بەدەست بێنین جگە لە ڕێگەی گفتوگۆ و حیوار نەبێ چونکە ئێمە ئەم دەستورە کە هەردوو لامان هەم بەغاو هەم هەرێمی کوردستان کە پێوە با پابەند نەبووینە کە وەکو پێویست کارمان پێی نەکردووە بە نەتیجە هەردوو لامانی گەیان بەم کارە ساتەی کە ئێستا ڕوبەڕوومان بۆتەوە بۆ یەکە
چونکە ئەگەر باشترە هەردوو لامان ئێتزام بە دەستورەوە بکەین من پێم وایە ئەم تەشەنوج و ئەم شەڕ و ئەم مەشاکل و ئەمانە کێسا ڕوبەڕووی وڵاتەکەمان بۆتەوە تووشی ئاوارە و تووشی ئەنواع دەردەسەری قوربەسەری بووینە پێم وایە جارێکی تر ئەمە ڕوبەڕوومان نابێتەوە جا من هیوادارم یعنی هەردوو لا بگەڕێنەوە بۆ منطقی عقل و بۆ عقلی منطق پێکەوە کار بکەن هیچ کە ئەم میلەتە تووشی کارەسات نەکەن چونکە ئێستا بۆ نمونە تۆ جەنابێت ئێستاکە لە ماڵەکەی خۆتە سێ مناڵت هەیە ئەگەر کێشەیەک دروست بێ لە ماڵەکەی خۆتانە سەر ئەنجامی تەسەڕوفی تۆ کێشێکی بچکۆلێ ناو خێزانەکایە بەڵام ئەی ئەگەر لە گوندێکا بێ ئەی ئەگەر لە شارێکا بێ ئەی ئەگەر لە وڵاتێکا بێ ئەو بڕیارە غەڵەتە ڕووبدا کەواتە کارەسات تووشی ئەو میلەتا بێ ئیسا ئێمە سەرنجامی بڕیاری غەڵەت تووشی ئەم کارەساتە بووینە کەوات ڕوبەڕوومان بووت زۆر باشە بەڵام لەسەرم کارەساتە نەدەبووە داوا لێ بن لە خەڵکی کوردستان بکرێ دان بە هەڵەکە دابنرێت ئێمە ئەوەی کە خۆمان بیستمان بە خۆشتان بیستان پێش ریفراندۆم بەشێ لە سەرکردەکان گوتیان ئەگەر ئەم ریفراندۆمە سەرکەوتوو بوو ئەوە وڵات دەبژێتەوە و کورد دەبێ بە دەوڵەت و ژیان ئەگەڕێتەوە و بەس ئەوەندە ماوە بچینە سەر مەریخ هەموو شتەکانمان تەواوە بەڵام ئەگەر بە پێچەوانەوە هاتووە ئامادەم بە خوێنی خۆم بیکەم هیچ نە بە خوێنی کەس کراو بە پێچەوانش کەوتەوە و گەورەترین کارەساتشمان بەسەر هات ئەوە لە خانەقینەوە بگرە بۆ دووزی چەند جار بریندار هەموو دەربەدەر و ئاوارە لاشەی پێشمەرگە کەوتە دوای دەبابە دەیان فەقیر و هەژار و پیر و پەکوتەوە لەو دەشتە کەوتونە گەیشتە کەرکک لە کەرککشەوە گەیشت و ڕۆیشت و تێپەڕی تا گەیشتە ڕوبیعا و لە 150 خاچی کوردستانشمان لە دەستدا بەبێ ئەوەی فیشەکێکش بتەقێ لەبەر ئەوە ئیتر نازانم کارەسات لەمە کارەساتر من بۆ خۆم شخصی خۆم وە ئەم بڕیارم بدا ئێستا فیشەکێک مەنا بەناوچەوان خۆمەوە بۆی جاری کە هەموو بەرپرسانش تەمێ بوونە جارێکە بڕیاری غەڵەت نەدروا باسانی تۆ لە شوێنی بەرپرسی باڵابای خۆت دەکوشت من بەش بە حاڵی خۆم وەکو خۆم بڕیاری غەڵەت بدەم لەسەر چارەنووسی میلەتەکەم ئامادەم ئەلەو شوێنە دوای ئەوەی کە بڕیارەکە دەرچوو غەڵەتە ئامادەم ئەلێ خۆم بکوژم لەبەر ئەوەی جارێکی تر من بچم وەکو خۆم تووشی کارەساتێ بم باشترە نەک میلەتێکی 4-5 میلیۆن ئینسانی کە ئێساوەتە هەمومان تووشی کارەسات بووینە ئەو ئەڵێ خەتایەوە ئەو ئەڵێ خەتایە ئەو ئەڵێ خەتایەوە ئەمریکا هاتە سەرخەت بە قسەیمان نەکرد ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی هەر 15یان دژ بوون بە قسەمان نەکرد ئیتحادی ئەوروپی هاتە سەرخەت بە قسەمان نەکرد هەرچی حکوومەتی نێودەوڵەتی ئەوانە هەیە بە قسەمان نەکرد هەرچی دۆستمان هەیە لە عالەمە بە قسەمان نەکرد هەرچی دوژمنمان هەیە دوژمنی یەکترش بوون یەکیان کرد بۆ ژیان ئێمە هەر لێی تێناگەیشتین بە نەتیجە لە تاریخان نەبووە ئێران و ئەمریکا پێکەوت دۆست بن کەچی لە ئەم جارە تورکیا و ئێران و عێراق و ئەمریکا و خەڵکی ترش هەموو بوون بە دۆست وازە لە ناوکان نێوان خۆیان هاورد لە دژی وڵاتەکەمان و لە دژی میلەتەکەمان ئێمە دەبێ ئەمانە یعنی ئەوانەی کە ئەم بڕیارە غەڵەتەیاندا ناکرێ وا بە ئاسانی ئەمە هەر تێپەڕ بڵێن بڕیارێکە غەڵەت بوو من بەبەستم هەر کەسێک ئەوانەی کە بڕیاردەر بوون لەم قەزەیە و ئەبێ ئەوانە ڕۆژە لە ڕۆژان جگە لەوەی کە بێ بدرێن بە محکەمە باشتر وایە پێش بدرێن بە محکەمە خۆیان عیلاجی خۆیان بکەن چونکە ئەم یعنی عیلاجی خۆیان ئەوەیە کە جارێ ئەوەلەن داوای لێبڕن لە خەڵکی کوردستان کەن دووەم لە سیاسەت دوورکەونەوە سێم ڕێگە خۆشکەن بۆ جیلی تازە کۆمەڵی گەنجی تازە و خوێنەوار و عاقڵ و وردەکار و ئەکادیمی بێن شوێنی ئەمانە بگرنەوە بۆ یەکە سیاسەت بەم شێوەی نییەکەوە تو خۆت یعنی دووبارەیە ئەم قسانەکە تو خۆت بتوێت چی بکرێ ئەوە بکرێ نە سیاسەت ئەوەیە کە تۆ بۆ ئەم وڵاتە بۆ ئەم میلەتە چی هاتە پێش ئەوەی بیکەی ئەبێ بەرپرسان لەوە تێبگەن ئەمان بەرپرسان موچی خۆیان نین کاتێک کە تو مەسئولیت وەرەگری یعنی مەسئولیەتی خەڵک وەرەگری کە بەرپرسایەتی خەڵکت وەرگە کەواتە تو بۆ خۆت ناژی من تێناگەم یعنی ئێمە حەق وا بوو گەورەترین دەرسوپەندمان لەسەر و مامجەلال وەربگرتایە مامجەلال ئەچوو وڵات بە وڵات شار بە شار منطقە بە منطقە ئەگەڕا پارەی کۆ کردەوە دەها دەیکرە قوڕگی ئەم میلەتەوە واتە مامجەلال پارەی کۆ کرد و بۆی سیاسەتی پێکا و خزمەتی خەڵکی پێ بکە ئێستا بەشێ لەم سەرکردانەی ئێمە سیاسەت دەکەن بۆی پارە کۆکەنەوە خەڵکی وامان هەیە باسی پارەکەی کرێ عەقڵ تەسەوری ناکە ئەم پارەی لە چۆ هاون ئەم بە خوێن و بە نەوت و بە پارەی مەتارەکان و بە پارەی حدودەکان و ئەمانە ئەچی خۆت دەوڵەمەندەکەی نەتیجە خۆی ئەم میلەتە هێشتا ماوە بزان چی بە بەشێ لەم سەرکرداناکە من هیوادارم یعنی باقی سەرکردەکانی تر دەرسوپەنج لەمە وەرگرن یعنی ئەمە ناکرێت وەرنەگیراو لەم ڕووداوە تا ئێستا وەرنەگیراوە
کە بە سەر میلەتی تا ئێستا وەرنەگیراوە ئەگە دەرسوبەند وەربگیرێ ئەبێ ئێساکە لە دوهۆکەوە تاکو ئەگاتەوە خانەخین یعنی ئەمە کە پێڵێن هەرێمی کوردستان بە کەرکووک و بە ناسە دابڕێنراوەکانشەوە ئەبێ بێن هەمیان پێکەوە کۆبنوێ بکەن هەموو پێن پێکەوە دابنشن بڵێن کاکە سینەی بێچینە محەممەد سەڵاوات وەرن ئێمە با بەغڵەتەکانی خۆمانە بچینەوە کاکە بۆ ئەم گردە لەگە ئەو شارە بینی نییە کاکە بۆ ئەم حیزبە لەگە ئەو حیزبە قسە ناکە ئەخە زۆر سەیرە سەرکردی سیاسی بڵێن پێکەوە قسە ناکەین بڵێن کاکە بۆچی ئەم لەم لێ بۆ vێلەکەی تر ئەوها دەمیان ئەگاتە یەک ئامادەنی پێک و قسە بکەن مەسیری میلەت وا ناڕاتە ڕێوە ئەبێ ئەمانە واز لە هەموو شەخسیەکانی خۆیان بێنن واز لە تجارەت بێنن واز لە ملشکانی ئەو بێنن واز لە مزایداتی سیاسی بێنن بێن پێکەوە دابنشن بڵێن خەڵکی کوردستان ئێمە هەڵەمان کردووە یان ئەبێ بە هەڵەکان بچنەوە چاچیکەنەوە و جارێکتر بێنەوە مەیدانیا ئەبێ ڕێ خۆشکەن بۆ خەڵکی تر بۆ یەکە من بەلام و سەیرە ینی ئێمە لە پێش ریفراندۆمە کۆبنەیەکمان کردووە لە بەغا ئەندامانی فراکسیۆنی پارتی ئامادە بوونە پەرلەمانتار و ئەندامانی فراکسیۆنی یەکگرتو هەندێکیان یەکێتی هەندێکمان و لە ژنەی باڵای ریفراندۆم هاتە بەغا بە ئاشکرا پێمان گوتن ئێسەش بیژێڕ ئەو برادران نەکەسیان نەخۆشن نەکەسیان مردوونە نەکەسیان وڵاتیان بەجێشتووە من لەوێ پێیان گوتم کاکە ئەگەر ئێوە ریفراندۆم ئەکەن سێشتمان بۆ بکەن ریفراندۆم حیسابکەن جێبەجێ بووە بەڵام ئەم سێشتە نەکەن دڵنیابن ئێمە ینی تیاسوولێت تیا ئەچین وێنەی نابێ داوامان کرد گوتمان کاکە ئێوە بڕۆنجا لەگە ئەمریکا ڕێکەون دوام بڕۆ ناوماڵی کوڕ ڕێخەنەوە سێیان وەرن دەستوورێ بنووسنەوە کە ئێمە ناسە دابڕێنراوەکانش کە بە عەرەب و تورکمانەوە تەییدمان بکەن بە مەسیحەکانەوە تەییدمان بکەن گوتمان ئەم سێ شتە بکەن بە دڵنیاییەوە دەستکەوتێکمان ئەبێ هیچیان نەکرد بە نەتیجە لە جێتی دەستکەوت کارەساتمان کۆ کردەوە باشە بەس بەرپرسان پێ دوایە باجەکەیان بڵین بەس میلەت باجەکەی دا بەرپرسەکان هیچ باجێکن لە ئەنجامی و بڕیارە هەڵی کە داویانە وڵای من تەمەناکەم هەموو بەرپرسان باجەکەیان بدایە زۆر خراپشیان بەسەرباتە بەڵام بەداخەوە ئەمە بۆ وەرپرسانی حیزبەکەی خۆش من ئەزانی کە ئێمە کە من تکام وایە ینی هیچ حیزب و ڕێکخراوێک نەیباتە سەرخۆی بەتەنیا و حیزب و ڕێکخراوێکش خۆی لێ دەرنەکە چونکە ئێمە بە نەتیجە لە کوردستان ئەوانی کە بەرپرسایەتیان هەیە هەر کەسە بە پێی نسبە و تەناسب مەسئولیەتی بەرەکەوێت خەڵکەیە دەسەڵات بەدەستی بۆ جێبەجێ نەکردووە خەڵکەیە دەسەڵاتی کەم جێبەجێ کردووە خەڵکەیە ڕخنەی کەم گرتووە خەڵکی اقتراحاتی نەبووە لەبەر ئەوە هەر کەسە بە شێوە لە شێوەکان لێ بەرپرسە نابێت کەس خۆی لە مۆزع ببێرێ بەڵام وەکو باسمان کرد بە پێی نسبە و تەناسب بەڵام ئەوەی ئێمە کە بوو بە کارەسات بۆمان بە دەرەجەیەکەم بوو بە کارەسات بۆ میلەتەکەمان ینی شەڵڵە هەچی حیزب بێ لە کوردستان هیچی نەمایە بە پێی ئەوەی کە بە پێی ئەو نسبەی کە بەرێکەوێ لەو کارەساتی بەسەرمانات بەڵام کاکە تۆ بڕۆ تەمەشای وەزعی میلەتەکەکە بڕۆ تەمەشای خەڵکی دووسکە بزانە چی لێ هاتووە 34,000 ماڵ کەس نازانێت چی بەسەر هاتووە خانوو تەخت بووە ماڵ سوێندراوە پێشمەرگە خراوەتە دوای دەبابە ریزە دوکان و فڵان و فیسار هەموو ستاوە پیر و پەکەوتە و گەنج و لاوا لەو دەشتە کەوتونە لە نەوجور و لە شۆ هەندێکی گەیشتۆتە دوکان و سوورداش و هەندێکی گەیشتۆتەوە لەبەرەوە ئەم کارەساتە تا ئێستا خۆیان لێ بەخاوە ناکەن ئەمەی کە ڕووی دابوون زۆر ڕەخن لێوە دەگیر و کوژێتی نیشتمانی پەیوەندی بە ریفراندۆمەوە یاخود پەیوەندی بە بڕیار هەندێک لەم بڕیاری هەڵی مەسەرەن ئێوە وکویەتی لەو منتیقانە دەڵام ئەم کارەساتی بەسەر خەڵکێنا ئیتفاق کراوە پەیوەندی بە کامیانەوەیە لە ڕاستیە یعنی ئێمە ئەگەر واقعتر ورتر قسە بکەین ئێمە دەبێت تۆزێ ینی ڕۆچینە ناو وردەکارێکانەوە ئێمە زۆر دەمێ بوو هاوارمانە کە دەمانگوت کە حەویجە ئازاد نەکراوە بەرنامەیەکی سیاسی ئەزندەیەکی سیاسی لە پشتە ئێمە زۆر دەمێت کە هەستمان پێ کردو دەمانگوت حەویجە ئاخر پارووە و دوای ئەوە پەلەماری کەرکووک ئەدرێ ئێمە خۆمان بۆ ئامادە کردبوو بۆ ئەمە بەڵام ئەوەی کە بۆ ئێمە بوو بە کارەسات ئەوەیە کە ریفراندۆم ئەمەی پێشخست حجەکەی بە قووەت کرد يعني قيس خزعلي كأمير كتايب أويا أهل حقا عليه روجي بسشواري مانك هتا بيانين ويجم كردو بو أوي كهريمي كردستان لبرياركي بشيمان نبيتو أما كارساتا كتول لبرياركات كأوي أمريكا كنامكي وزير خارجي أمريكا كبودة همو ورد كاريكي تيا همو مان بيني مان همو ما خيون مانوا كومال زمانتي زور باش وشاكي تيا باش أجر تو أمد بقصي بكردايا أم كارساتا الرؤية ده من بيقومان اگر ريفراندوم نكرا بيما ونوتانمان لرزنا دا لا زي خوي با بيت بلم اوان برنامجان هبو بلان بدواي بيانيو كاغران وايمش بيانو كمان دا دز امريكا قلت مان امريكا قربان ايوه هاتشي بلين ايما بقصتان ناكين امريكا وهاو بيمانان
لە ساڵی 91ەوە ناوچەی دژە فرینیان بۆمان دروست کرد دوای وردە عێراقیان ڕوخان وردە حکوومەتیان بۆمان دروست کرد پەرلەمانیان بۆمان دروست کرد فڕۆکەخانیان بۆمان کردەوە حدودەکانیان بۆمان کردەوە ئێمەیان برد بۆ بەغدا دەستور هەر سێ محافظەی کوردستان ئەگەر دەستور ڕەت کاتەوە ڕەتێکەنەوە سەر و کۆماری بۆماندانا میزانی لە ١٧ بۆماندا هەموو شتێکی بۆمان کردی یەک شت گوتی بە قسەم کەن گوتمان بە قسەت ناکەن گوتی بە قسەم ناکەن ئەواتان لێک ئەمە ڕاستێکەیە ناوبڕێکمانە دوی ناوبڕەکە دەگەرن بۆ لای بەڕێستان بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە شێف برنجی مەحموود لە هیچ شوێنێک نەماوە بسيط نية آخر بسيط نية وای سهل بازارەکان لە برنجی مەحموود نەماوە ناوبەکەی لە دەستداوە بەسیط نییە شێفوریا کاکە ئێمە چاوەڕێی تۆین باشە باش ئەوەی بینیمان تەنها خەوێ بوو نهێنی خواردنە خۆشەکانی شێڤوریا لە جێی خۆی ماوە ئەگەر برنجەکەت مەحموود بێت هەموو شتێکی تر باسیتە کۆمپانیای چای نوێ کۆمپانیای چای نوێ هەستا بەکردنەوەی کارگەی فۆم بە ئەمێری پێشکەوتوو کە توانای دابینکردنی مادەی فۆمی هەیە بۆ هەموو کوردستان لەم کارگەیە هەموو جۆرە فۆم و ڕنگ و قیاسێک بەرهەم دەهێنرێت ئەم کارگەیە کاریگەری دەبێت لەسەر بژانەوەی ژێرخانی ئابووری و هەستانەوەی کەرتی پیشەسازی لە کوردستاندا کۆمپانیای چای نوێ بۆ بەرهەمهێنانی فۆم کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە SDF و MDF و داری سروشتی کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی کۆمپانیای دنیا دیکۆر تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان کاک محەممەدێکە بکەم بۆ لای بەڕێزی سەبارەت بووی کە بەڕێستان ئەمڕۆ لە کۆبوونەوەکەی پەرلەمانی عێراق بوون هەوڵەکە بوو بۆ هەڵوەشانەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەم هەوڵەکە ئەمڕۆ سەری نەگرت ئەمەتچیە کە لە داهاتووشدا ئەنجومەن هەڵبۆشەوە کە تاکو ئێستا ئەوەندەی کە بەڕێز خەڵکی کەرکووکیشی بۆ چییە ئەنجومەنە ناتوانێت کۆبوونەوە ئەنجام بدات یەکەم ئەوەی کە ئەمڕۆ ڕوویدا تەبەن بە هیمەتی فراکسیۆنە کوردستانیەکان و دۆستەکانشمان باش ینی دۆستمان ماوە لە بەغداد بەڵێ هەمان بوو چونکە ئەمڕۆکە لە کۆی 181 دەنگ
تقریبا 70 دەنگێک دژمان بوو باقی هەموو دۆستمان بوو کەواتە ئێمە بردمانەوە زۆرنیە دژی هەڵوەشانەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بوو ئەمڕۆ ئەمڕۆ زۆربەی لایەنگری مانەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بوو ینی بڵێن بە هیمەتی فراکسیۆنە کوردستانیەکان کە ئەوە جێ دڵخۆشی بوو بەڵێنیم بڕیارە تاو داخرا کە ئەنجومەنی پارێزگای کەرکووک کامڵەوەشین تو یاخود ئەگەری هەیە لە داهاتووش سەر وڵات خۆی عادەتەن ینی بۆ هەر پرۆژەیە کە دێتە ناو قوبەی پەرلەمانەوە کە هەر لایەکە کەوت ئیتر ئەو مۆزوعە تا ڕادێکی زۆر کۆتایی پێدێ بۆ یەکە پێمان وایە ئەمە جارێک ئەمە ڕۆی کۆتایی پێات و بەڵام لێرەش ینی ئێمە هەم وەکو کورد بەگشتی و وەکو فراکسیۆنی یەکێتیش بە تایبەت کەرکووچیەکان ئێمە شتێکی ترمان کردبوو ئێمەش دەنگی چواردە ئەندام ئەنجومەنی پارێزگای کەرکووکمان کۆ کردبووە لەگەڵ هەر شەش حەوت کەرکووچیەکەی بڵێن یەکێتی و پەرلەمان هەموو ئیمزاکانمان کۆکردەوە داوای ئیخالەکردنی ڕاکان سەعیدمانکە گوتمان لەبەرەوەی ئەم ماوەیەکە بووە بە محافظ وەکالەتەن دەسەڵاتەکانی خراپ بەکار هاوردووە و ئەمە زۆر زیرەکانە ینی لەلایەن ئەم فراکسیۆنەوە ئەمە بڵێن تەبەنی کرا بۆ یەکە کاتێک کە هەردوو دەنکە چۆ ناو قوبەی پەرلەمانەوە ئەوان گوتیان ئەنجومەنی پارێزگای ئیخالاکەین ئێمەش گوتمان ڕاکان سەعید ئیخالاکەین بۆ یەکە بوو بە هۆسە و هەرایەکی زۆری لێکەوتەوە و زۆربەی پەرلەمانتارەکان لە شوێن خۆیان هەڵسان بوو بە گاڵەگاڵ و قڕەقڕ ئەوانە بەنەتیجا ئەمەی لێکەوتەوە کە بە ساڵحی کورد دەتوانین بڵێن یەکلا بووە سەبارەت بۆ کۆبوونەوە بۆچی کۆ نابنەوە بەڕێز لە کەرکووکیشی بۆچی لیستی برایەتی لە کەرکووک دەمەوێت لە سەرتا بڵێن لیستی برایەتی لە چەند حیزب پێکاتەوە بۆچی حیزبانە ناسازین کێ ناوانەی کە لە لیستی برایەتیدان خۆی لە ڕاستیە کەرکووک ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە 41 کورسی پێک دێ لە کۆی ئەم 41 کورسیە 26 کورسی هی لستی برایەتی کەرکووکە لستی برایەتی کەرکووک پێکاتووە لە یەکێتی نیشتیمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان یەکگرتووی ئیسلامی کوردستان و چەند هەواڵێکی گۆڕان و چەند حیزبێکی هین وازم کاک ئاوا دەگە هەڵە نەبم کاک ئاوات وابزان نزیک نازام شتێکی لەم بابەتانە هەبوو هەروەها چەند حیزبێکی تورکمانیش و چەند کەسایەتیەکی عەرەبیش ینی عەرەبی و تورکمانی و مەسیحیش طبعاً لە هەموو مینەکان پێکاتووە ئێستا بۆ ئەوەی کە ئەم ئەنجومەنە کۆ بێتەوە پێویستمان بە 50 زایدیەکە واتە لە کۆی 41 پێویستمان بە 22 کەسە بێ دوو ئەندامێک کۆ بێت و ئێمە تا ئێستا ئەم ڕێژەیە نیمانە بەشێکی کەوتوتە لای برایانی پارتیەوە لە هەولێر یەکگرتوو برایانی پارتی ئەوان بەشێکیان نایەنەوە یعنی تا ئێستا چەند جارە داوامان کردووە مبەرری ئەوان ئەوەیە ئەڵێ ئێمە ژیانمان پارێزراونیە لە کەرکووک بۆ یەکە ئێمە نانێ من پێم وایە ئەمە لە ڕاستیان من پێم وایە ئەمە بەڕێکی زەعیفە ئەوە بەرنامێکی بۆ کار بۆ پێکراوە و ئەوان خۆیان بە بەرنامە نایانوێ بێنەوە کەرکووک ئەگەر نا ئێمە لستە کوردیەکان لە مووسڵ هەمانە ڕۆیشونەتەوە لە بەغدا هەمانە ئەمڕۆ ئەندامانی پەرلەمانی پارتی هەموو هاتنەوە مەسەن لە کەرکووک بە هەمان شێوە لە خانەقینش لە هەموو شوێنەکان یعنی هەموو هاتنەوە بەڵام لە کەرکووک لەبەر ئەوەی دەنگدانی تایە دەنگدانەکەش بۆ پارێزگارێکە کووردە لەسەر لستی یەکێتیە نایانوێ بێ دەنگ بەو پارێزگارە بدەن بۆ ئەوەی ئەم هەموو نەهامەتی و ئەم هەموو کارەساتە و ئەم هەموو قەلەقی کە تووشی جەماوەری کەرکووک بووە بین بەم شێوە چارەسەریکەین چۆن کاک محەممەد ڕەخش دەیکێتی بەڵام لە ئێوە دەگیری بۆچی کۆبوونەوە لە دەرەوەی کەرکووک نەکرێت بۆ نمونە بازدۆکی پارتی پێشنازی کردو بۆ نمونە لە هەولێر بکرێ لە کۆیە بکرێ بۆ لە دەرەوەی ئەمە بووە بە گرفت بۆ ئەندامەکانی ئێوەش ئامادەنی لە دەرەوە بەشداری مەسەلەم کۆبنەوەی باشە من ئەسا ئەپرسم یعنی بۆچی ئێمە کۆبنەوە لە هەولێرکەین ئێمە ئەنجومەنی پارێزگای کەرکووکین یا ئەنجومەنی پارێزگای هەولێرین بۆ لە کۆیە بیکەین بۆ لە سلێمانی بکەین سەبەب چییە ئەگەر یعنی من پێم وایە ئەمە تەنها بەرنامەیەکە بۆ ئەوەی نایەنەوێ مڕەشعەکەی یەکێتی و کورد لەو شارە ببێ بە پارێزگار بۆ ئەوەی مەلەفی ئەمنی بۆ ئەوەی مەسەلەن ئەو مەسایلی ئیداری ئێستا کۆمەڵێ من پێم وایە بەڵێ من پێم وایە چونکە ئەمە ڕاستیەکەی بەم شێوەیە ئەگەر نا ئێمە ئەگەر مەترسیان لەسرە ئەوە لستی برایەتی کە بەینەکانی یەکێتی و ئەو حیزبەکانی ترشەوە هەموو دەنجیان بە ئیستفتا داوە هەموو دەنجیان بە عەلەمی کوردستان داوە هەموو بەشدار بوون لە ئەلیفتایە تاکو 16 ئۆکتۆبەر لە کەرکووک وەکو یەک بوون بۆ ئێستا ئەمانە ئەتوان بێنەوە بۆ ئانە ناتوان بێنەوە و لە کاتێکە من دڵنیانەکەم جەماوەری کەرکووک ژیانن ئەپارێزێ و هیچ مەسەلەیەکش ڕوبە هیچ تەنگژەیەک ڕوبەڕوویان نابێتەوە بەڵام وان نایەنەوە بێنەوە بەڵام تاکو ئێستا مەلەفی ئەمنی خۆ بەدەست کردەوەی لە کەرکووک تاوانە ژیانیان
پارێزراو بێ یاخود بڵم حەج شعبی کشاوە توو لە ناو خودی بەڵام تا ئێساکە کام ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک هەموو حەسانیان هەیە کام ئەندامی پەرلەمانی عێراق کە لە کەرکووک هەموو حەسانیان هەیە تا ئێساکە بە چێ گوتراوە بەری چاوت کلیپیەوەی لەبەر بە کەس نەوتراوە بە هیچ کەسێک نەوتراوە و کەسش ناتوانێت پێ بڵێ ئەگەر ئێمە باوەڕمان بە دەستورە باوەڕمان بە نیزام و بە سیستەمە ئەندامانی پەرلەمان و ئەندامانی ئەنجومەنی محافەزا وا بە ئاسانی کەس ناتوانێت ینی پێشێک چونکە حەسانەیە تاکو ئەو حەسانەی ڕەفع نەکرێ و بە یاسا لەسەری لا نەچێ کەس بۆی نێت تەمەشاشەکە بەڵام تاکو ئێستا بۆچی دۆسیێمنی ڕاستی پۆلیس کراوە یانگە نەکراوە بۆچی پۆلیس نەکراوە ئێستا دۆسیێمنی ناوشاری کەرکووک لەلایەن کێوە بەڕێوە دەبرێت ینی ئێوەی متمانی پێ بگرێمەوە کوردەکان بگەڕێنەوە ئێمە ئەبێ ڕاستیەکەیە دانی پیابنی ئێمە هێزێکین لە ڕووی عسکەریەوە لە کەرکووک شکاوین کە تۆ شکاش چی بەدەستەمینێ لەبەر ئەوە هەر حیزب و ڕێکخراوێک ئەم ڕاستیە نەڵێ و بەتایبەتی ئێمە کە نوێنەری خەڵکین ئەم ڕاستیە نەڵێن فێر لە خۆمان و غەدر لە میلەتەکەشمانەکەین لەبەرەوە بەڵێ ئێمە هێزێکی شکاوین بەڵام بۆ ئەوی خۆمان بگرینەوە ئەبێ ئیعادە نەزەر بکەینەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی عسکەریەوە لە ڕووی ئیداریەوە لە هەموو ناحیەکان و لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەبێ جارێکتر ئێمە تەنزیمی ئیعادە نەزەری خۆمان بکەینەوە هەموو ئەو حیزب و ڕێکخراوانەی کەوا لە کەرکووکە کە بە قانون مافی ئەوان هەبووە کە کار بکەن ئێستا مافی ئەوان هەیە بچنەوە شوێنەکانی خۆیان بە حیزبەکەی جەنابشتەوە لەبەر ئێستا هەموو هاتوونەتەوە تەنها پارتی دیموکراتی کوردستانە نهاتوێتەوە و ئەوەش نهاتەوە ئەجندا بەرنامەی خۆیەتی ئەبێ لە خۆیان بپرسین بۆیە کە ئێستاکە هیچ خەتەرێک نییە لەسەر ئەندامێکی حیزبێک لەبەر ئەوەی ئەندامی فلان حیزبە خەتەری لەسەرە نەخێر ڕەنگە خەڵکە بێ ئەندامیەکێتیشە بەڵام ڕەنگە خەتەری لەسەرە خەتەرەکە ڕەنگە بەوەی بابەتێکی ترەوە بێ ئەگەر پارێزگار بۆ کوردیش دابنرێت چی لە باردۆخەکە دەگۆڕ یاخود زۆر شتە گۆڕ هەوڵی ئێوە تەنا بۆ یەکەمە بەستێکی حزبێ بوونەوە پارێزگارێک دابنین بۆ خۆتان یاخود چی لە ژیانی خەڵک دەگۆڕێ ئەوەی زۆر گرینگە پارێزگار بۆ ئەم سەردەما بۆ یەکێتی گرنگ نییە بۆ پارتیش گرنگ نییە بۆ حیزبەکان گرنگ نییە بەڵام ئەوەی پارێزگارێک بۆ ئەم سەردەمە کە گرینگە بۆ میلەتەکە گرینگە یەکەم گرنگەکە ئەوەیە جارێ ئەوەلەن بە لێشا وا هەوڵەدەن خەڵک بێتەوە بەتایبەت عەرەبی مستەفیدین و بێن و شوێنەکانی خۆیان و ڕۆژانە هەوڵەدەن بێنەوە ئەگە پارێزگارێکی کورد لەوێ بێ ڕێ لە ماگرێ ئەوەی یەک دووەم ئێستاکە ئەو عەقدانەی کە کاتی خۆی ئەو گرێبەستانەی کە لەسەر زەوی کشت و کاڵی کراوە لەسەر زەویەکانی تر کراوە هەموو ئەمانە کاتی خۆی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ڕەفزی کردووە و بڕارێکشێ لە بەغاوە هەڕەفز کرێ بەڵام ئێستاکە بە تاریخەیەکی تر دەیانوێت بێنەوە ئەو شوێنانە ئاوادانکەنەوە ئەگەر محافزەکە هی کورد بێ ڕێگا بەوە نادا سێام محافزی بە هەمان شێوە ئەتوانێت ئەو هێزانەی کە لەبەر دەسێتی مەسەن بۆ نمونە لژنەی ئەمنی هەیە بۆ لە شارەکە ئێستاکە پۆلیس بەشێکی ئەساسی ئەوەیە پۆلیسی نەوتە پۆلیسی فەرمانگەکانی ترە ئەم پارێزگار ئەتوانێت ئەم هێزانە کۆ بکاتەوە بەتایبەتی بۆ هەموو شار بەگشتی و ناوچە کوردیەکانش کە ناوچێکی یەکجا فراوانە گەڕێکێکی یەکجا فراوانە زیاتر لە 25 گەڕێکی کوردی هەیە لە کەرکووک لەبەرەوە ئەمانە کە دروستکراوە لە 2003ەوە ناکرێوا بە ئاسانی بە شەو ڕۆژێ لە دەستی دێن بۆ یەکە گرنگی پارێزگاری دانانی پارێزگارێکی کورد بۆ کەرکووک زۆر گرنگە پێش هەموو شتێک بۆ میلەتەکەمان و ئەنجا جگە لەوەی کە ئێستاکە بۆ ئەمن و ئیستقرارش یعنی ئێستا زۆر گەنج و لاوی کەرکووکەیە کە ڕۆژانە کە پەیوەندیمان لەگەڵەکەن ئەڵێن ئەگە بێ پارێزگاری کەرکووک کورد بێ زیاتر ئیتمینان ئەدا بە خەڵکەکە باش بەڵام ئێستا مەسەلەن من لە دوانی بەرپرسێکی پارتیم خوێندەوە کەوان تا ئێستا مەسەلەن دکتۆر نەجمەدین بە پارێزگاری کەرکووک دەزان لەبەرەوەی ئەنجومەنی پارێزگا متمانی پێداوە و بڕیارش کە لە دەرگای فیدراڵی لە پەرلەمانی عێراق دەرچوو بۆ لابردنی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ڕەتی کردوێتەوە ئەمەشکال نییە من لە ڕاستیە پێم خۆش ینی ئەم ئەوەی کە بەڕێز دکتۆر نەجمەدین کەریم بە پارێزگاری کەرکووک ئەزانێ من نازانم خۆی هەڵە خەڵەتێنێ یا میلەت هەڵە خەڵەتێنێ ئەگەر خۆی هەڵە خەڵەتێنێ ئەوە پەیوەندی بەخۆیەتی بەڵام ئەگەر میلەت هەڵە خەڵەتێنێ میلەت لەوە گەیشتووە پارێزگاری کەرکووک لەسەر 13 مەلەفی گەندەڵی ئەنجومەنی وەزیرانی عێراق یاداشتەکانی ناردووە بە پەرلەمانی عێراق پەرلەمانی عێراق ئەو ڕۆژە ئێمە طبعا ئەو مشکلەیەکە بوو نەچوینە ژوورەوە لەسەر مەسەلەی ئیستفتاوانە طبعا هەر بە دوای ئەوەشە ئیقالەی بەڕێز دکتۆر نەجمەدین کەریم کرا و ئەمە طبعا ئیحالەی محکەمەی ئیداری ئەکرێ محکەمەی ئیداری دکتۆر نەجمەدین هەسا مەحامی گرت و طعنی قەرارەکەی کرد و
لە قەلەینەکەی خۆیان یعنی لە مەطالعەکەی کە نووسیوێتی بۆ محکەمە ئەڵێم قەراری ڕیفراندۆم و قەراری هەڵکردنی ئاڵا من نیم ئەنجومەنی پارێزگای کەرکووکە بۆ یەکە لەسەر ئەوە ئەو ینی غەدرە و شتێکی ناقانونیە و ڕێکاری یاسایی خۆی نەگرتووە وەڵامیاندایەوە ئەڵێن کاکە تۆ لەسەر ئەوانەی یەک دو سێ لەسەر ئەمەیە بۆ یەکە حجەکەت زەعیفە بۆ یەکە لێرە بەڵێ بەڵام بۆچی لێ بێدەنگ بوون چەند ساڵەیە و مادەم وەکو پارێزگارێک لە پشتیەوە بوو خەڵک پرسیاریەوە دەکەم بەڵێ زۆر ڕاستە ئێمە پێم خۆشە ئەو کارەساتەی بەسەر یەکێتی هاتووە بەسەر هیچ کەسێک نییە بەسەر هیچ حیزبێکش نییە ئێمە حیزبێکمان دروست کردبوو سەرۆک تاڵەبانی دروستی کردبوو حیزبی سەرۆک تاڵەبانی بوو کاتێک کە سەرۆک تاڵەبانی نەخۆشەکەوێ لە ساحەی سیاسی تا ڕادێک دوورەکەوێتەوە وای لێدێ ئەمە ئەم ناوماڵە پشبڵاوە بێتەوە و لەم حەدوو سەرەیە ئەم برایشمان کە ئەندای مەکتەبی سیاسی بۆ کە ئینکاری ناکرێ و کۆمەڵێشت کەوتە سەری و ئەم کۆمەڵەشتە هەمووی کۆبووە بە نەتیجە ئەمەش بەسەریا هات بۆ یەکە بە نەتیجە کات و ساتی تەقینەوەی هات دەنا دکتۆر نەزمەدین کەریم بۆ ئاگاداری بۆ تاریخ نا لەسەر ریفراندۆم لادراوە نە لەسەر هەڵکردنی ئاڵای کوردستان نەسەر هیچ شتێک ئەوەی کە هەیە مەلەفەکانی مەوجودە و من پێشم خۆشنی ئەوە بڵێن بەڵام ڕۆژێک لە ڕۆژان ئەوە ئێمە و ئەوە ئێوە و ئەوەش محکەمەی ئیداری و ئەوە پەرلەمانی عێراقش و ئەوە ئەنجومەنی وەزیرانی عێراقش ئەتوان بچن مەلەفەکان ببینن هەموو کەسێک مافی ئەوەی بچێ و مەلەفانە ببینێ کە ئەم مەلەفانە هیچ پەیوەندی بۆ یەکە دکتۆر نەزمەدین کەریم بە فەرمی لەلایەن حکوومەتی عێراقی و پەرلەمانی عێراق و محکەمەی ئیداری لادراوە هەتا دنیاش ماوە جاری کە چای بۆ شوێنە ناکرێت چاوی پێ ناکەوێت نەخێر نەوەڵڵا زۆر باش سەبارەت بە ئەوەی کە تاکەکانی دیەوە تا کوێستا کاک ڕزگار عەلیە کانی تر هەیە یەکێتی نیشتمانی یان بۆ حکوومەتی عێراقی دەتوانێت بۆچی ئەگەر ئەو دەتوانێت و دابنێتەوە لە بەغداد هەوڵی بۆ نادات ئێمە طبعاً کورتی بێ کاتم کە بڵێ دانانی پارێزگار بە دوو ڕێگا ئەبێ یەکیشان ئەوەیە کە ئەنجومەنی پارێزگای کەرکووک هەڵی بژێرێ ئەگەر ئەمە نەبوو حاڵەتێک هاتە پێشەوان ئەنجومەنەی توانی کۆ بێتەوە ئەنجومەنی وەزیرانی عێراق بە تایبەتی ڕئیسی وزەرا ئەتوانێت بڕیارێک دەرکا بڵێ قەرەر نامایەلی بڕیارماندا بەم شێوەیە فڵان کوڕی فڵانماندانا بە پارێزگاری کەرکووک بە شێوەیەکی کاتی تا هەڵبژاردن ئەمە یعنی حەقێکی تەبیعی دەستوریە ئەکرێ بۆ شێوە دابنرێ بۆ یەکە هەردوو خیارەکە لە بەردەمایە ئەتوانێت هەر یەک لە ئەتوانین بڵین بژاردەکان هەڵبژێرێ بۆ ئەوەی بەو شێوەیە لە بژاردەی یەکەم بەو شێوە بژاردەی دووەمش بەو شێوەی بچێتە پێش بەسێ ئەمنی کێڕاستی پۆلیس دەکرێت کە لە کورد پێکاتوە ئێستا حەج شەبی ناو کەرکووک ماوە حەجی شعبی ناو کەرکووک نییە پۆلیسش لە کورد پێک نهاتووە لە هەموو پێکاتەکان پێکاتووە بەڵام تا ئێساکە مەلەفی ئەمنی ڕادستی پۆلیس نەکراوە لەبەر ئەوەی کە ئەم کێشانەمانەیە ئەگە ئەو کێشانە تەواو بێ تەسەورەکەم شتێکی ترش بێ بۆ یەکە ئێمە دەبێت کورد زۆر وریابێ بە تایبەت قیادەی کوردی ئەگەر بێ و ئێمە بە خۆمان ڕانەگەین پارێزگار و ئەنجومەنی پارێزگای کەرکووک و موسساتی دەوڵەت ڕێک نەخێنەوە احتیمالێکی زۆرە چۆن ئێستا بەغدا و ئەنبار و شوێنەکان تر کە عملیاتی قیادەی عملیاتیانەیە ڕەنگە ئەو کاتە بەشێکی زۆری ئەو مەلەفانە عسکەری دابنرێت احتیمالە ئەو مەلەفانە بکرێتە دەست بە قیاداتی عملیات بۆ یەکە دەبێت ئێمە کار بکەین لەسەر ئەوەی نێلین ئەوە بکە وە زەمینەش سازە بۆ ئەوەی نێلین بەڵام بە مەرجێ کورد ئەبێ قیادەی کوردی ئەبێ وشیار بێ وازە بەرژەوەندی حیزبی و شخصی تاکە کەسێکانش بێنێ وازە ململانەی ئەم گورد و ئەو دۆڵ و ئەم شاخ و ئەم وێ لە بێنن هەموو دەستخەنە ناو دەست یەک بۆ ئەوەی لە دەستمان چووە نێلین زیاتر دەستمان بچێ چونکە وریای خۆمان نەبین ئەمەشمانە دەستە چێ زۆر باش سەبارەت بە مەسەلەی بودجە لە بەغداد هیچ شێ بۆ چارەسەکنی موچەی فەرمایە خود وابەستێ بە چیەوە چارەسەکنی موچەی فەرمانبەران ئێمە تا ئێستا بەغدا بە ئێمە ئەڵێ هەموو ینی بودجەی گشتی لە بودجەی مەحەلی پێک دێ لە واریداتی مەحەلی پێک دێ مەسەلەن داهاتی نەوت داهاتی مەسەلەن بەسرا ئەنبار سلێمانی کەرکووک چووە هەولێر هەمی کۆکەیت و ئەبێ بە بودجێ گشتی بودجەی گشتی ئەگە تا ئێستاکە هەرێمی کوردستان ئامادە نەبووە ئەو بودجانە هەموو تەسلیم بکە بۆ یەکە لە ئیستا بەدواوە ئەگەر هەرێمی کوردستان و هەموو شارەکانی ترش بە تایبەتی فڕۆکەخانەی نەجەفش ئەگەر ئیلتزام بکەن بودجەی گشتی دروستە بێ کە بودجەی گشتی دروست بوو ئەو کاتە بە پێی نسبە و تەناسوب ئەو کاتە بودجەکانی پێم خۆشە ئەگە مەزالێکم بدەیت ئەگە مەزالێکم دەیت ئێمە لەوێ پیانمان گوتومانە ئەبێ هەرێمی کوردستان تایبەتمەندی خۆی بێ لەبەرچی گوتومانە 182,000 ئەنفال و کەسوکاریمانەیە بەسرا ئەمەی نییە گوتومانە 15,000 شەهید و برینداری هەڵەبجەمانەیە بریندار و شەهید
ئەنبار نیەتی گوتومان 8,000 بەرزانیمان هەیە کە شەهید و بێسەروشێن و کە سوکاریان هەیە مەسەن بۆ نمونە عمارە نیەتی یعنی لەبەر ئەوە وردە هەموو کوردستانمان تەخت بووە شارەکانمان وێران بووە لەبەرەوە ئەبێ ئاگاتان لەم بۆیە کە ئێمە یعنی شەڕمان کردو لەسەر ئەمە بەڵام ماوەتە ئەوەی کە هەرێمی کوردستان بێتە پێشەوە هەرێمی کوردستان تا ئێستا ئامادەیە هەموو داهاتەکەی ڕاستی بەغداد بکات بە خاڵە سنوورەکان و فڕۆکەخانە و نەوتووە مشتی هەتا ئێستا نەکراوە ئەگە هەر من بۆ خۆم ئەمە من پێشبینی ئەەکەم ئەگەر هەرێمی کوردستان ئیلزام بکە حکوومەتی عێراقی ملزەمە ئەمە جێبەجێکە وەلەوکان میزانیە و پارە و ئیمکانیاتی حکوومەتی عێراقیش ئەوەی جاران نییە بۆ یەکە ناکرێت ئێمەش بە دوو پێکەنینی بەغدا بکەینە هەڵپەرچێ بەو شێوێژ نییە بەڵام حاڵ سلێمانی حاڵ بەسرابێ حاڵ مەسەلەن هەولێر حاڵ مەسەلەن بەغدابێ چونکە هەمومان لە چوارچەوەی دەستورە یەک وڵاتی بەڵێ بەرز پێش بابەتێکە باز دەکەی کە پارەی نەوت و فڕۆکەخانەکان و خاڵە سنووریەکان ماڵی کوردی وێران کرد لە کوردستانە ئەنی کەی کۆتایی بە ماڵ وێرانیە دەهێنرێت ینی چی بکرێت من هیوادارم ئەوەی کە لە ڕابردوو کە پارەی گومرگەکان پارەی فڕۆکەخانەکان پارەی نەوت تەنانە داهاتی ناوخۆش ئەمانە ئەم وڵات و ئەم میلەتەی تەدمیر کرد بەشێ لە بەرپرسان چاویان بە پارەیەکەوت لە بیریان چوو ئەوان بەرپرسی وڵات و میلەتێکن بە نەتیجە پارە ئەم وڵاتەی تووشی گەورەترین بێپارەی تووشی گەورەترین کارەسات کرد و بەشێ لە بەرپرسەکانشی تووشی چاوسوری کرد بە نەتیجە هەر هەمومان کەچوونە ناو کەشتێکە و نخوم بووین من هیوادارم ئەوانەی کە ڕۆژێ لە ڕۆژان 1 دیناری ئەم میلەتیان خواردووە خی گەورە لە قورگان بێنێتەوە لەبەر ئەوەی هیچ کەسێک نە هیچ دینێکی سەمائی نە ئەرزی نە وجدانی هیچ کەسێک قبول ناکە بچی پارە و قوتی خەڵک بخۆی خەڵک ینی ئامادەی ڕۆژانە بە 5,000 بە 10,000 مهندسێک مامۆستایەک ئوستادێکی جامیعە بچێ کرێکاری بک بەس بۆی لە برسان نەمرێ بەڵام پارە و معاشەکەشی هاتووە ئەسێدە گیرفان کەسێکی ترەوە نایدەن بەم کەسێک کە خزمەتی ئەم وڵاتە بەڵە پێ دوای ڕۆژێک دادگایکردنەکە دێت ئەوەی کە بەرز هیوادارم ئەو دادگایکردنە بێ هەمووشمان بەچاو خۆمان ببینی بەڵێ زۆر سپاس بۆ بەرز محەممەد عوسمان ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی کێتیشمای کلم بەرنامەی لەگەڵ مام سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر دەپرسین چارەنووسی قوارەی سیاسی هەرێمی کوردستان بەرەو کوێ یعنی خۆ دیارە مەسەن حزب ینی پەرلەمانی پێخستووە کەی حکومەت کاکە پەرلەمان داوامەکە کتابێکی ڕسمیت هەیە ئەڵێ کۆمەڵ خۆی لە ئیعلامەکەی و لە خطابە سیاسەکەی باز لەوەکە حکومەتی کاتی و ڕزگاری نیشتیمانی بەستا یاسەش وەزیرەکانی هەر لە حکومەتان پەیمانێکی سیاسی لە نێواندانە سیاسەکان هەبێ ئەم کابینی دابێت کە تشکیل دەبێت کابینیە بێ دەستکراوە بێ ئەچی سەرۆکی حکومەت و ئەم کابینەیە چی پێ بکرێت بۆ ڕزگارکردنی ئەم خەڵکە ئەنجامی بدا لێرە لەوێ چەند ڕۆژێکە چەند لایەنێکی سیاسی کەوتونەتە وێزەی کۆمەڵی ئیسلامی و لیستێک بڵاوبەتەوە کە گوایە خانە نشینی هەیە زۆر بەڕوونی زۆر بەڕاشکاوی پێم بڵێ ئەگەر کۆمەڵ شتی وای کردووە ئەلێرە پێڵێ ئەگەر نەیکراوە ئەمە چۆنە چۆن نییە ئەمن ئەوم بەڕاستی لە کۆبنەوەی ئەنجومەن زیران بە بیری ئەنجومەن زیران هێناوەتەوە دیداری تایبەت سێشەممە کاتژمێرنەوە با کاتی هەولێر لە مەڵقەی بەرنامەکەماندا باس لە نوێنەراتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین لە دەرەوە پرسیار ڕاستی میوانەکانم دەکەم و دەپرسم بۆچی نوێنەراتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان نەیانتوانیەوە بە شێوەیەکی یاسایی کارەکانیان بکەن لە وڵاتانە لە خەڵکیان شاردۆتەوە لەبەرەوە ئەگەر نوێنەراتی هەرێمی کوردستان بێ دەبووە لە هەموو پرسەکانە قسەی هەبێ و دیار بێ گۆڕانکارێکی ڕێشەیە بکەین لەو فەرمانگەیەیە هەم ئەو استراتیژیە نیشتیمانیە دابڕێژین ئەستایشی نەتەوەی خۆمان دیاریکەن و پەیوەندەکانیشمان بکەین بە پەیوەندی دەوڵەت بۆ دەوڵەت حکوومەت بۆ حکوومەت ئەم فەرمانگەیە نەک هەر هیچی نەکردووە بەڵکو ئەو سەدایی کە هەیوەوە ئەو بوجەی کە بۆی سەرف کراوە تەنیا بۆ مەهامی حیزبی بۆ بە 8 ساڵ ئێمە وەزارەتی خارجی لامان بووە نەمانتوانێت خزمەتی لۆبی کوردی پێ بکەین لە دەرەوە بەرنامەی پرد سێشەممە کاتژمێر 7 بە کاتی هەولێر تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ
بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت. ئەڵێن ڕۆژێک لە ڕۆژان پاشایەک هەبووە ئەم برنجەی وەکخوانێک پێشکەشی پاشایەکی تر کردووە لەو ڕۆژەوە ناونرا برنجی مەحموود. دوای چاوەڕوانێکی زۆری پاشا نێردراوەکە لە قەڵای پاشا نزیک بوو. هەمویان چاوەڕوانی ڕازاندنەوەی برنجەکە بوو. بۆن و بەرامەی برنجەکە بەناو کۆشکەکەیا بڵاو بووە. پاشای دڵخۆش کرد و سەرجەم وەزیرەکان بە بۆن و بەرامەکە سەرسام بوو. برنجی مەحموود خوانی شاهانە. ئێستا لە سەر جەملەقەکانی هایپەرمارکێتی کارفور بازار کۆپارە پاشەکەوت بکە. بای 25,000 دینار هەموو جۆرێکی خواردەمەنی بکڕە و 2,000 دینار کۆبۆنی کاژۆر بگرە. هەموو ڕۆژ نرخێکی هەرزان لەگەڵ کارفور. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. کۆمپانیای چای نوێ کۆمپانیای چای نوێ هەستا بەکردنەوەی کارگەی فۆم بە ئەمێری پێشکەوتوو کە توانای دابینکردنی مادەی فۆمی هەیە بۆ هەموو کوردستان. لەم کارگەیە هەموو جۆرە فۆم و ڕنگ و قیاسێک بەرهەم دەهێنرێت. ئەم کارگەیە کاریگەری دەبێت لەسەر بوژانەوەی ژێرخانی ئابووری و هەستانەوەی کەرتی پیشەسازی لە کوردستاندا. کۆمپانیای چای نوێ بۆ بەرهەمهێنانی فۆم. سیرکەن ئۆ بەدڵی نەبوو ئەم خاتوونە ویستی خواردنێکی خۆش دروست بکات بەڵام هاوسەرەکەی دیسان ڕازی نەبوو هەوڵیە زیاتر فێر بێ و شتی تر تاقی بکاتەوە بەڵام دڵنیا بووم جارە خواردنەکەی خۆش دەرەچێت